بەراوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست زانیاری نوێ لەبارەی هۆکاری لافاوەکەی چەند ڕۆژی ڕابردووی چەند ناوچەیەکی شاری هەولێر ئاشکرا دەکرێت. پەرلەمانتارێک بە دۆراتچوونی کردووە پێی بە دۆراتچوونەکانی چەندین پرۆژەی نیشتەجێبوون هەروەها مەزرعە و پێشەنگای ئۆتۆمبیل لەسەر ڕێڕەوی ئاو لە سنووری چەند گەڕەکێکی شاری هەولێر دروست کراون. لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەرەوە دەکەین بۆچی ڕێگەدراوە لەسەر ڕێڕەوی ئاو پرۆژەی نیشتەجێبوون هەروە پرۆژەی دیکەی بازرگانی دروست بکرێت بۆچی لە هەرێمی کوردستان و لە هەولێریش سیستەمی ئاو و ئاوەڕۆ وەکو پێویست نییە و بۆچی یەکەکان نیشتەجێبوون چاودێری پێویستیان لەسەر نییە. لەگەڵ مامێ ئەم چەند زانیاریەکی نوێ لەبارەی هۆکاری لافاوەکەی هەولێر و گۆڕینی ڕێڕەوی ئاو ئاشکرا دەکات. لەم بارەوە عەلی حەمەساڵە هەندامی پەرلەمانی کوردستان بە پەیامی ڕاگەیاند کۆمەڵێک بەرپرس مەزرعە و پرۆژەی نیشتەجێبوونیان لەسەر ڕێڕەوی ئاوی کۆمەڵگەی دارەتوو و گەڕەکی ڕۆشنبیری و چەند ناوچەیەکی دیکە دروست کردووە. بەو هۆیەوە لافاو دروست بووە. ئەو پەرلەمانتارە باز لەوەش دەکات پرۆژەی نیشتەجێبوونی زەیتون و زەیتون پڵاس ڕێڕەوی ئاویان پڕ کردووەتەوە. دواتر کردویانە بە پرۆژەی نیشتەجێبوون. عەلی حەمەساڵح ئەوەشی بۆ پەیام ئاشکرا کرد ئەندامێکی سەرکردایەتی پارتی مارکێت و غەسل و بەنزینخانە و کافتریای لەسەر ڕێڕەوی ئاوەڕۆ لە نزیک دارەتوو دروست کردووە. لە بەرامبەریشدا مەحەممەد شوکری سەرۆکی دەستەی وەبەرهێنان بۆ دەنگی ئەمریکا سەبارەت بە لافاوەکەی هەولێر دەڵێت هۆکاری یەکەم بارانێکی زۆر لە ماوەیەکی زۆر کەمدا بووەتە هۆیەوەی لافاو دروست بێت. هۆکاری دووەمیش لە ناوچەی دارەتوو و قوشتەپە هیچ پرۆژێکی وەبەرهێنانی لەسەر نەبووە بەڵام خەڵک زیادەڕەویی کردووە. لە هەمان کاتیشدا زەوی هەبووە کە شوێنی ئاوەڕۆ بووە پێشتر حکومەت خۆی دابەشی کردووە. بەرەبەیانی ڕۆژی هەینی لافاو سنووری چەند ناوچەیەکی هەولێری گرتەوە. بەو هۆیەوە 12 کەس گیانیان لەدەستدا زیانە مادیەکانیش با 21 میلیارد دینار دەخەمڵێنرێن. هەر بەپێی ئامارەکان 2509 خێزان ئاو چووەتە ماڵەکانیان هەروەها 402 خان و 867 ئۆتۆمبیل و 153 دوکان و مارکێت و کارگە و پێشانگای ئۆتۆمبیل و گەراج زیانیان بەرکەوتووە. هاوکات زیان بەرژمارێکی زۆر زەوی کشتوکاڵی واژەڵداری کەوتووە. لەسەر هۆکاری لافاوەکەش حکومەت لیژنێکی لێکۆڵینەوەی پێک هێناوە. ئەمە لە کاتێکدا لەسەر لافاوەکەی 30 ئۆکتۆبەریش لا چەند ناوچەیەکی هەولێر حکومەت لیژنەیەکی لێکۆڵینەوەی پێک هێنا. بەپێی زانیاریەکان 4 پرۆژەی نیشتەجێبوون هۆکاری دروستبوونی زیانەکان بوو بەهۆی گۆڕینی ڕێڕەوی ئاو و پڕکردنەوەی بەڵام تەنیا خاوەنی یەک پرۆژەی نیشتەجێبوون دەستگیر کرا. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز بۆ قسەکردن لەسەر ئەم پرسە میوانداری ئەندازیار عومەر عینایەت پەرلەمانتاری پێشووی کوردستانمان کردووە. کاکومە بەخێر سوپاسان دەکەین. ئەگەر سەرەتا بەرلەوەی بینە سەر دروستکردنی یەکەی نیشتەجێبوون لەسەر ڕێڕەوی ئاو دەمەوێت سەرنجی بەڕێز بزانم وەکو ئەندازیارێک لەسەر لافاوەکەی چەند ڕۆژی ڕابردووی شاری هەولێر ئەوەندی کە لێکۆڵینەوەت کردبێەوە پێشتریش خۆدەناوی پەرلەمانوی خوێندنەوەت بۆی چییە؟ سپاس بۆ جەناب و سپاس بۆ ستافی پەیام و بۆ بینەران و بیسەرەکانی پەیام. پێم خۆشە لە بەرنامەیەکی ئاوا کە تقریبەن لە اختصاصی خۆمە ئەمە دوورە لە سیاست هەر قسەیە بکەین بەبێ قسەیەکی زانستی بکەین لێرە قسەیەک نەکەین کە سبێنێ هەم لەسەر کەناڵەکەی ئێوەش بکەوە هەم لەسەر خۆشم بکەوێەوە دووری بێ لە ڕاستیەوە ئەمێ بە قسەیە بکەین کە حکوومەت ئیسفادەی لێ بکات دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان ئیسفادەی لێ بکەین بۆ بەرژەوەندی گشتی لێمە لەم تەلەڤیزیۆنە هاتوین قسەکەی سەبارەت بەو لافاوەی کە ڕوویدا لەم چەند ڕۆژە خۆی بەپێی زانستی هایدرۆلۆجی ئەگەر لە 24 ساعتە 100 میلیمتر باران ببارێ احتیمالی دروستبوونی لافاو زۆر هەیە. ئێستا ئەوەی کە باریوە لە هەولێر بەپێی ئەوەی کەوا من ئەو سەرچەوانەی وەرم گرتووە زیاتر لە 7 میلیم لە 2 ساعت 3 ساعتە باریوە کەواتە ینی بڵێن تەوەقوعی دروستبوونی لافاو واریدە ئەبێ بەڵام ئایا ئەمە حەلی هەیە یان نیەتی ئەبێ ئێمە بڵین هۆکارەکانی ئەمە چی بووە؟ یەکەم ئەوە بووە کە بڵین شتێک هەیە پێ وترێ لە هەندەسا ڕینفۆڵ ئینتێنسیتی یعنی چڕی بارانبارین چڕی بارانبارین کە ئەو کاتە لە ساعاتێکە چەند میلیمتر بارانەبارێ ئەوە پێ ئەوەی کەوا من وەرم گرت ئەمڕۆ ئەڵێن لە ساعاتێکا لە نێوان 7 بۆ 8 میلیمتر لەو شوێنەی کە بووبووتە هۆکاری فێزان کە ڕوویداوە بۆچی ڕووەدا هۆکارەکان سروشتیە
ینی خی گەورەیە کە بارانەکەی بارانوە بەو چڕیە بارانەتی هۆکارەکانیش دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان و خەڵک ئەبێ ئێمە شی بکەینەوە بۆچی بۆ ئەم شتە کارهاتە داریکە دووبارە نەبێتەوە ئەوەی کە خی گەورە ئەیبارێنێ ئەوە لە دەسەڵاتی کەسانیە بارانە و دەبارێ و ڕەحمەتێکە بەسەر خەڵکی کوردستانە بەڵام ئەبێ ئێمە چۆن یاری لەگەڵم باران چۆن تەعامل لەگەڵم باران ئەو کەچمێن ئێریا ینی ئەو منتیقەیە کە پێویستە کە تۆ پرۆژەیە دروستەکەی پێش ئەوەی دراسی پرۆژەکە بکەی تۆ وەکو جادە و بان و وەکو بیناوانە تۆ ئەبێ ئەو ئێریایکە ئەو ڕوبەرێککە ئەیکەی ببینە تۆ بچی لە دەرەوەی ئەو ڕوبەرە حسابی بزانێت چەند بارانی و بارانا و دێتەوە بۆ ئەسەر ئەم شوێنێ چەند شیو هەیە کە خۆی سروشتی دروست بووە تۆ نەی ئەم شیوانە قەپات بکەیت توش پڕیکەیتەوە بیکەی بە بەنزیقانە بیکەی بە غەسل بیکەی بە بینای سەکەنی و بیکەی بەچی و بیکەی بەچی ئەبێ ئەم شیوانە تۆ خۆت بە جۆرە تەعاملی گەڵاکەی سبێن ئەگەر لەو شاخەوە بارانباری و هاتە خوارەوە تۆ ئەبێ لێرەوە لەم ڕێڕەوانە ئەم ڕێڕەوانە سروشتیانەکە خوا درێژایی مێژ و خواخۆی بۆی دروستکرۆ تۆ نابێ بیگری ئەگەر گرتیشوە بێت لە بەدیلێکی هەبێ بۆ ئەمە کەواتە ئەمانە دەستکاری ڕێڕەوەکانیان کردو ئەمە هۆکاری سەرچیە مەسن جادەیان دروست کردوە جادەی 150 متری یان جادەی باڵێن 120 متریەکە زیاترە بۆ هۆکارەوە بەمە تۆ دێ ئاوی ئەمە ئاوی پشتی جادەکە لە قەنتەرەیەک ڕەت دەکەی لە خوار قەنتەرەکە معالەجەت بۆ نەکردو تۆ بێ ئەم ئاوەی کە لێرەوەی هێنی لەم دیوی جادەکە هێنی بۆ ئەم دیوی جادەکە تۆ پێویستە دوای دیوای ئەو دیجادە چارەسەری بۆ دەستۆ ئەمە بەرەوکو ئەبەی ئەمەی هەمووی لە شەرقی هەولێرەوە باریوە ئەمە تقریبا شەرقی هەولێرەکە تۆ ئەبێ بە شێوەیەکی زانستی تەعاملی لەگەڵا بکەی کۆی بکەیتەوە وای لێ بکەی کە زیان بە خەڵکی هەولێر نەگەێنێ بربەستی بۆ دروستکەی سودودی ترابی بۆ دروستکەی بە شێوەیە کە ڕێگری بکە لەوەی ئەم ئاوەی فەیەزانە داخلی ئەو هینانە بێ ئەو ناوچە سەکەنانە بێکەوە دروستی کردو یان ئەو شار و شارۆچکانەی کە خەڵک دروستی کردووە سدودی تورابی پێڵێن سەدی تورابی یعنی بەنداوی خۆڵ چاڵێکی بۆ دروستەکەی چاڵەکە بە تەنیشتی هەڵی تۆ بەم دیوە ئەو ئاوەی کە دێ بە شێوەیە مەسارەکەی ئەگۆڕی ئەیبەی دووری خەیتەوە لە مەنتیقە سەگەنەکان ئەمە من لە هەرێمی کوردستانە لە هیچ شوێنەکان نەمدیوە و دیراسەش نەکراوە وەکو پشتێنەیەکیش ئەخر بێ پشتێنەیەکی سەدێک دروستەکەی بەنداوێک دروستەکەی بەنداوێکی تورابیە ئەم بەنداوە هی ئەوەنێ ئاوە بۆ گلباتەوە تەنها ڕێڕەوی ئاوی فەیەزانەکە ئەگۆڕێ لەبێەوەی بەناو دارەتوو بێ بۆ نمونە تۆ دووری خەدۆ لە دارەتوو ئەبێ بۆ ئەم دیوی ئەبێ بۆ ئەو دی تۆ لەوێشەوە بێ چارەسەری بکەی وای لێ بکەی بیگوازیتەوە دووری خەیتەوە لە منتیقە سەکەنیەکان وەلە دەشتە زرایەکانیش بگاتە ئەو شوێنەی کە شیوێکە خۆی خی گەورە بە سروشتی دروستی کردو ئەگاتە سەر شیو بە شیو بە شیو تا ئەگاتە سەر ڕووبارەکە باش بەزەوەی کە جەنابەت هۆکارەکەی بۆ هۆکاری یەکەم گەندەڵی هۆکاری یەکەم بە تەسەوری من ئەمە هۆکارەکان کەم بۆ دباسکەم هۆکاری یەکەم چڕی بارانەکە زۆر بووە هۆکاری دووهەم ئەوە بووە کە ئەو ڕووبەرانەی کە ئێستا هەیە بەوەی کەوا من بەدوەداچۆنم کرد نەکیێڵراون زەویەکان نەکیێڵراوە کە زەویش نەکیێڵرا توانای هەڵمژینی بارانی کەمتر هەیە و بارانەکە زۆر بە خوڕبووە نەیتوانێت ئەو بە ئەو بارانی کە دێتە خوارەوە بە تەواوی وەریگرێت و ئینتیساسیکەوە بینێرە بۆ ژێر زەوی ئەمە هۆکاری بڵێن سروشتەکەی هۆکاری ئەوەی کە خەڵکیش و حکوومەتیش کە نەیزانیوە تەعاملی لەگەڵا بکە ڕێڕەوەکانی گۆڕیوە بەنداوی دروست نەکردووە ئەو جادانی کەوا دروستی کردووە کەلڤەرتەکان کە دروستی کردووە نەیتوانێت دوای کەلڤەرتەکان بێ معالەجەی بکار ڕێگە نەدا بێتە ناو ئێستا بۆ نمونەیەک پەرلەمانتار بەرەوە چوونیان کردبوو دەڵێ بۆ شوێن پرۆژەی نیشتە جێبوون هەبووە لەسەر ئەو بەست و یاخود بڵێن شیوانە دروست کراوە پرۆژەی دیکە بۆ وەکو بەنزینخانە و کافتریا و ئەو ئاوڕۆ لەسەر ئەو شوێنە دروست بکرێت ئێستا لێرەش لە سلێمانیش زۆربەی شیوەکان پڕەکرێتەوە ئەگرێت بە پرۆژە زۆربەی شیوەکان پڕەکرێتەوە بێ پرۆژە من تەوەقع ئەکەم لە سلێمانیش ئەگەر بارانێ بەو چڕێ بارێ لە سلێمانیش ڕۆدا هەرچەند تەزاریسی سلێمانی بەرزی و نزمی زەوی سلێمانی کەمتر خەتەری هەیە بەڵام لە خواروی سلێمانی احتیمالی زۆر هەیە چکە ڕێڕەوی زۆربەی ڕێڕەوی ئاوەکان ئاوی باراناوەکان کە ئێستا لە هەرێمی کوردستانە هەیە لە بەتایبەتی لە شارەکانی سلێمانی و دوهۆک و هەولێر کە حکوومەتی هەرێمی کوردستان زۆر بەداخەوە ئێڵێم هەموو هێز و قووەتی خۆی خستۆ سەرەوەی کە خەڵکی هەموو کوردستان لە تووسخورمات و جەلەولاوە هەمووی بەرەو ئێرە دێ بەرەو ئەم سێ شارە دێ لە ڕۆژ هەڵاتەوە بەرەو ئێرە دێ لە ڕۆژ ئاواوی کوردستانەوە کە ئەکاتە سووریا بەرەو ئێرە دێ لە باکوورەوە بەرەو ئێرە دێ یعنی ینی چاویان خستۆتە سەر ئەم سێ شارە بە شێوەیەکی زۆر چاوەڕوان نەکراوە بە شێوەیەکی زۆر نازانستی ئەم سێ شارە گەورە ئەبێ کەواتە لەبری ئەوەی بێن پشتێنەیەکی ئەمنی زۆر باش بە چڕی دانیشتوان لە منتیقە جێناکۆکان دروستکەن بۆ هەموو خەدەماتێکی جوانیان بۆ پێشکەشکەن وەکەوەی کە ئیسرائیلی کە ئێستا لە منتیقە ناکۆکانی خۆیان
ئەو لەو جێناکوانە پرۆژەی نیشتەجێن دروستکەن واب کارێکی وابکەن خدماتی بە کامیلی هەبێ بۆ خزمەت گوزاری زۆر بە کامیلی هەبێ هاوکاریان بکەن و هانیان بدەن کە لێ نیشتەجێ بن خانویان بە خۆڕایی بۆ دروستکەن بۆی خەڵکی بەرەو ئێرە نەیە ئێستا وای لێ هاتووە لە جەلەولاوە خەڵک بۆ ئێرە دێ هەتاوەکو ئەگاتە شەنگال بەرەو ئەم سێ پارێزگای دێ لەو شوێنەکانی گەشتەوە بەرەو ئێرە دێ کەواتە خەڵکی کوردستان هەمووی بۆ چۆ دێ بۆ هەولێر ئەمە بم بۆرە واتەوەکەم ئەم سێ شارە گەورە ئەبێ بە شێوەیەکی زۆر نازانستی زیانەکەی چیە بۆ زیانەکەی شار پێویستی بە چی زیانەکەی ئەوەیە تۆ ناتوانانی خدماتی پێ بگەێنی ناتوانانی ئای بۆ دابینکەی ناتوانانی کارەبای بۆ دابینکەی ناتوانانی لە فەیزان بیپارێزی ناتوانانی بەهێ هەر پێداویستێک لە هەرێمی کوردستانە پێویستە بۆ مرۆڤ تۆ ناتوانانی بەتاوی ئەتوانی مەسەن ئاو بۆ ئەو سەرچاوە ئاوی لە هەڵەبجە هەیە و لە کەلار هەیە و لە پێنجۆن هەیە تەوزیعێکی بەسەر خەڵکیەوە بەڵام تۆ ناتوانانی ئاوی پێنجۆن بێنی بۆ ئێرە ناتوانانی ئاوی هەڵەبجە بێنی بۆ ئێرە بەڵام ئەتوانی کەسێک لە هەڵەبجە نیشتەجێ بێت کارەباشی بۆ دابینکەیت و ئاویشی بۆ دابینکەیت و خزمەت جوړ بێت بەڵام تۆ هەموو کوردستان بینی تڕێکێت لە سلێمانیا بەڕاستی ئەم حکوومەتی هەرێمی کوردستانە یعنی دوژمنێکی یعنی دوژمنەکەی کوردیش ئەوەی نەکردو کە ئەم دوو دەسەڵاتە کەیگە لە هەرێمی کوردستانە بە خەڵکی کوردستانیان کردو بۆ من پێ دەڵێم بۆ لە هەموو یاسای وەبەرهێنان لە هەرێمی کوردستانە یەک گوشە هەیە نووسراوە ئەسەکەنی ئێبا پێم بڵێن بە سەرۆکی دەستەی وەبەرهێنانەکەی ئێستا و سەرۆکی دەستەی وەبەرهێنانەکەی پێشوو سەرۆکی ئەنجومەنی باڵای وەبەرهێنان پێم بڵێ ئەم هەموو پرۆژە سەکەنیە لە هەرێمی کوردستانە دروستکراوە لە پای چی اینجا ئەگەر دروستیان کردو خۆزگە بە خۆزگای خوا کە بە تەسەوری من ئێستا نزیکەی 250,000 یەکەی نیشتەجی بوون دروست کراوە و لەژێر دروستکردنەدا یعنی خەریکە دروستەکرێت 250,000 یەکەی نیشتەجی لە نێوان 200 بۆ 250 ڕقەمەکە لەو بینایە بەڵام ئەمە نزیکەی 160,000 وەبەرهێنانی ئەیکا باقیاتەکەی وەبەرهێنان ئەگای لێ نییە ئەخر شارەوانی تۆ بە چ حەقێک تۆ وەبەرهێنان مۆڵەتی نەداوە بە تۆ بە چ حەقێک شارەوانی دێ مەسەر 2,000 خانوو دروستەکەی 3,000 خانوو دروستەکەی ئەمە لە کوێ دەسەڵاتی شارەوانیا هەیە لە سلێمانیا 6 پرۆژە هەیە کە وەبەرهێنان ئاگای لێ نییە لە هەولێر پرۆژە هەیە وەبەرهێنان ئاگای لێ نییە پێویستە ئەم جۆرە پرۆژانە هەمووی وەبەرهێنان بێ وەبەرهێنانیش پرۆژەی یەکەی نیشتەجێبوون بۆ کرێکی دروستکە نەک بچێ بۆ پرۆژەی ڤێلاوس بۆ سەرمایهداری زۆر گەورە و پرۆژەی 100 دەفتەری و 70 دەفتەری و 80 دەفتەری و یەکەی نیشتەجێ بۆ خەڵک دروستکە ئەمە هۆکاری سەرەکیەک ئێستا نرخی یەکە نیشتەجێبوونەکانی ناو شارەکانی هەرێمی کوردستان بە تەواوی دابەزیوە سیعرەکەی خۆی ناکاتەوە نرخی یەکە نیشتەجێبووەکان لە سیتیەکان و لە گوندەکانی ئەوانەی کە ئەم وەبەرهێنەرانە دروستیەکەن و شارەوانی و وەبەرهێنان ئیزنی داون و مۆڵەتی پێداون سیعرەکەی سابتە تا زیاتر بۆ سەرەوە چێ خەڵک ئاگای لە خۆی نییە هەرچی مرتیان هەیە لە ناو شارەکان هەرەمووی شکاوە بە تایبەتی خانووی نیشتەجێ اینجا بابینە سەر باسی ئەوەی ئایا ئەمە دیراسەیەک هەیە بۆ لە هەرێمی کوردستانە کەش هەرێمی کوردستان 6 ملیۆن کەسە 6 ملیۆن کەس ئەو پەڕەکەی 1 ملیۆن یەکەی سەکەنی پێویستە لەمە زیاتری ناوێت با بڵێن 1 ملیۆن و 200,000 پێویستە یعنی چۆن ئەم دابەشکاری دەکەن بەس بۆ 5 کەس بۆ 5 کەس یەکێکی نیشتەجێ بوو باش ئێستا باز بۆ ستاندارد نزیکەی 1 ملیۆن و 300,000 خێزانەیە تقریبا 1 ملیۆن و 300,000 یعنی تۆ 1 ملیۆن و 300,000 یەکەی نیشتەجێبوونی پێویستە با بڵێن 200,000ش خەڵکی غیری بڵێن هەرێمی کوردستان لێرە بێ 1,500,000 تۆ 1,500,000 تۆ هاتوویت هەری دەستەی وەبەرهێنان 200 بۆ 250,000 یەکەی نیشتەجێبوونی دروست کردووە ئەو هەموو یەکەی نیشتەجێبوونێک کە لە شارەکان هەیە یعنی وای لێ دێ شارەکان بەرەو چۆڵبوونە ڕۆ بۆنمە شاری سلێمانی ئێستا بڕۆ زۆربەی ئەوانەی کە بە توانان و توانیان هەیە شارەکان بەجێ هێشتووە ئەچن لە ناو یەکە نیشتەجێبوونەکان لەبەرەوە کەواتە بڵێن چاو لەسەر یەکەی نیشتەجێبوون ئاستی فرۆشتن و ڕغبەت لەسەر یەکەی نیشتەجێبوون زۆرە لەبەرەوە سیعرەکەش مغریە چاودێریش نییە وەبەرهێنان بە ئارزووی خۆی دروستیەکە ئەوەتە شی و دۆڵ داگیر دەکات و ئەیکا ئێستا بۆ نمونە ئەگەر پرۆژێکی نیشتەجێبوون لەسەر ڕێڕەوێکی ئاو دروست بکرێت بەڵێ کێ لێبەر پرسیارە وەزارەتی شارەوانیە وەبەرهێنانە ئاوادانکردنەوەیە کە دوایی بێتەوە کارەوەی کەلافاویش دروست بێ خەڵک گیان لەدەبزە خۆی پێویستە ئەو کەسەی کە یەکەی نیشتەجێبوونەکە بڵێن پرۆژەکە تەقدیمەکە چۆن پرۆژەکە تەقدیمەکە جەدوایکی اقتصادی بۆ ئەداتێ بۆ تەقدیمی یەکەینەکە چۆن ماستەر پلانێک دروستەکە بۆ پرۆژەکەی خۆی و تەقدیمەکە بە هەمان شێوە ماستەر پلانی ئاوەڕەکە دانێ ماستەر پلان بۆ ئاوەکەی ئاوی خواردنەوەکەی دانێ ماستەر پلان بۆ پارێزگاریکردنیش لە فەیەزان لە لافاو پێشکەش بە وەبەرهێنان بکە و پێشکەش بە شارەوانی بکە ئێستا بڕۆ پرسیار کە مەسەن بۆ نمونە پرۆژە هەیە لە سلێمانیا با بڵین پرۆژەیەک ئێستا لە مەدخەلی سلێمانیا هەیە ئەم پرۆژەیە وەبەرهێنان ئاگای لێ نییە ئێستا بڕۆ محاسەبەی تۆ بەلەدێ نیاوەتێ
شارەوانی ئیزنی داوە یان محافظە ئیزنی داوە یان پرۆژەیە من خۆم سەرۆکی بەڕێوەبەری گشتی وەبرهێنان بووم ئێستا کێشدا ئەم لەحزەیەش کە من لەگەڵ جەناب قسەکەم هیچ کەسێک مۆڵەتی پێ نەداوە من تێناگەم ئەو پرۆژەیە چۆن درا بەکرێ و چۆن فرۆشرا و چۆن من خۆم هاتن بۆ لای من لەبەرەوەی جۆری دیزاینەکەم بەدڵ نەبوو من چووم دیراسەم کرد پێم وتم ئەمە بە ساڵی 2016 ئەمە تاوا نابێ ئەمە قسەی کە من کردومە قسەی ساڵی 2006 لە 2006 پێم وتن 2016 تاوا نابێ 2016 تاوا نەبوو حەڤش تاوا نەبوو هەژدەش تاوا نەبوو وەری ئێستا بیناکەشی تاوا کردەوە هەمووی خەڵکیشی تایە بەس تێناگەم چێ مۆڵەتی بەم پرۆژێتە باش ئەمە کارەساتەکە لێرە ئەمە فرە دەسەڵاتیە تۆ مەفروزە کاتێ دی یەکەی نیشتەجێبوون دروستەکەی ئەگەر یەکەی نیشتەجێبوونە هی حکوومەتی هەرێمی کوردستانە ئەوە وەزارەتێکتانەی پێڵێن وەزارەتی ئاوادانکردنەوە ئەوە دروستیەکات و خۆی ئیجرعاتی بۆکە ئەگەر خەڵک دروستیەکە شوێنێکی پێڵێن وەبەرهێنان دەستەی وەبەرهێنان ئیتر شارەوانی مافی ئەوەی نییە بێت مۆڵەت بدا و هەزارێکی نیشتەجێبوون دروستکە پێ 2000 دۆنم با بە کەسێک و بڵێ کاکە تۆ وەرە لێرە ئەم ناوچەیە بۆ تۆ و تۆ ڤێرلای لەسەر دروستکە بە چ حکومێک بە چخانێک کێ ئەمەیەکە کۆمپانیا حیزبیەکان دەسەڵاتی داگیرکردنی زەویان هەیە ئەوانی ڕێئەکەون لەگەڵ کۆمپانیاکانی ئەوانەی کەوا بەرژەوەندیان هەیە لەگەڵیانە یا جوین ڤێنچەری ئەەکەن پێکەوە ئەیکەن یان ئەوەی کۆمپانیا حیزبەکە ئەرزەکە زەویەکە فرۆشتەوە بە کۆمپانیاکە بە زیاتر لەو یەکە نیشتەجێبوونە زیاتر مەبەست قازانج و داگیرکردنی شوێنی نایابە کەمتر سوودی بۆ نمونە خەڵکیێژار و کەم خۆی هەر معالەجە هینیان نەکرێت تا ئێستاکیش تقریباً 100,000 کرێکی لە کوردستان هەیە یعنی بەم تۆ ئەو هەموو خانۆش و دروست کردووە هێشتا کرێکی لە کوردستان بێ معنایەکی نامێنێ کەواتە تۆ نەهاتووی یەکەی نیشتەجێ دروستکەی بۆ حلکردنی کێشەی نیشتەجێ بۆچی دروستکە بۆ خەڵکە دەوڵەمەندەکان ئەوانەی کەوا تااقەتیان نییە مەسەرەن بچن لەبەر بێکارەبایی لەبەر بێ ئاوی توانای هەیە ئەچێتە شوێنێکۆ خزمەت گوزارێکی سۆگەرە لەبەربوونی کێ لێ زیاتر ماوە سوودمەندبوونەکە ئێستا خەڵکێکی زۆر پارەدا یعنی ئەوانێکی خاوەنی و پرۆژانن زیاتر بەرپرسی دەسەڵاتداری لە پشتە بڵین کاک حەشیم ئەمە ڕبحێشی فاحشی هەیە تۆ دێیت زەویە گۆرەگیری بە دۆنمەی کڕی ئەم زەویە ئیفرازەکەی کە ئیفرازت کرد ئەو کاتە بێ بە قوتعبووەتەوە قوتعەیەک لەوێ دایانێ مەتری بە $800 بە $900 بێت ئێ لەسەر شخصێکە $800 ناکە بازە شوێنێک تۆ لەو دەشتەن $800 بۆ بکە لەو لاشەوە بە دۆنمت کردەوە جارێ لە ئەرزەکات و ڕبحی فاحشت کرد اینجا دێ مەتر مەڕەبعی مەسەرەن خانوو کە زۆر باش بێ و باشی تێبچێ $300 $400 تێناچێ ئەو پەڕەکەی زۆر ئەکسلنت یعنی زۆر ممتاز بێ تۆی دێ بە $600 بە $700 یعنی پارەکەی کە سەرفێکەی لەوێ هێشتا کلیلەکانی تەسلیمی خاوەنەکەی نەکردووە تۆ ڕبحەکەی خۆت وەرگرتووە سەرمایەکەشی خۆت دەستکردەوە ئەمە پرۆژەیەکی سەریع وەکو ئابراڵێ سەریع ئینتاجە زۆر بە خێرایی بەرامەکەیەتەوە دەستی وەکو پرۆژی مۆڵێک نییە مارکێتێک نییە پرۆژەیەک نییە کە تۆ درەنگ دوورمەدابی وەکو چاویلان بۆ نمونە چاویلان پرۆژەیەکە کە تەسەور ناکەم بە 100 ساڵی کەش قازانجەکەی خۆیان دەستکێتەوە سەرمایەکەی خۆیان دەستکێتەوە لەبەرەوە ئەمە تۆ بە دینار و 2 دینار و 3 دینار وەرەگریتەوە مەبەستم ئەوە نییە ڕێکلام بۆ چاویلان بکەم قەزمەوەی پرۆژەی گەشتیاری پرۆژەی دروستکردنی ئوتێل پرۆژەی دروستکردنی بۆ نمونە پرۆژەی زراعی پرۆژەی سناعی ئەمانە درەنگتر تۆ سەرمایەکەوێتەوە دەست بەڵام پرۆژەی نیشتەجێ هێشتا پرۆژەکە تەواو نەبووە تۆ سەرمایەکەی خۆت دەستکەوتەوە قازانجەکەش دەستکەوت لەبەرەوە زۆربەی سەرمایەدارەکانی کوردستان ڕۆیان کردە کوێ ڕۆیان کردە یەکەی دروستکردنی یەکەی نیشتەجێش چیەکە بە ئارەزووی خۆی ئێریایەکی تەسلیمەکە کاکەوە 500 دۆنم بۆتە ئەم 500 دۆنمە شیوی بەرەکەوێ ئەم 500 دۆنمە ئاوەڕێی بەرەکەوێ منایەن بە هیچ جۆرێ معالەجەی مەجرای ئاوەڕۆکان بکەن مەجرای فەیەزانەتەکان بکەن بەتایبەتی لە هەولێراوەی من ئاشارەزابم کە هەر مەجاریشی تیانیە ئاوەڕۆی تیانی ڕاستە بۆ سنتەری هەولێر ئاوەڕۆیتیان نیە سنتەری هەولێر ئاوەڕۆمە وەسل لە ئەمانە زانستیانی مەجاریتیان نیە مەجاری لە ناو سنتەری هەولێران نیە کۆمپانیای جایکای یابانی بەنیاز بوو بە 300 میلیۆن دینار پێم وایە پرۆژەکە ئێستا حالیان ئەوەی کە من ئەمڕۆ لەگەڵ بەڕێز جێگری پارێزگای هەولێر قسەم کرد پرۆژەکە تەندەری بۆ کراوە پێم وایە هەڤەی یەک ئاخر ڕۆژی پێشکەشکردنی تەندەرە ئەم پرۆژەیە ویشتەنا معالەجەیەکی بەسیتی هینەکات ئاوەڕۆی ئاوی پیسەکات ئاوی پیس لە ئاوی باران جیاکاتەوە ئاوی بلاگوۆتەر یعنی ئاوی توالێتەکان لەگەڵ ڕێزم لەگەڵ ئاوی مەتبەخەکان ئەو پێڵەن گرەی وەتەر ئەم دوانە ئەخرێتە ناو ئەو تۆڕەوە ئاوی باران ناخرێتە ناو تۆڕەش کەواتە ئەمەش چارەسەری فەیزانی ناو هەولێر ناکە بەس چۆن دەبێت دوای ئەو ئاوەڕۆیان نەبێ شارەکان ئەنێمە بۆ
ئاوڕۆی پێشکەوت و بۆ سلێمانیش ڕاستە بۆ دهۆکیش ڕاستیان بۆ هەولێرمەوە ئێمە لە کارەساتی گەورە ئەژین بۆ ئاوەڕۆ لەبەرەوەی لە هیچ وڵاتێکی دنیا پێشکەوتەکانە ئاوی باران و ئاوی پیس ناچێتە ناو ئاوەڕۆکانەوە. ئاوی باران بەجیایە یەکسەر ئەچێ بۆ ناو نەهرەکان ڕووبارەکان، ئاوی پیس ئاوی بلاک و وەکو گرەی کەوتم ئەو دوانە کۆ ئەکرێتەوە شتێک هەیە پێ ئەوترێ وێست وەتەر تریتمنت پلانت، یعنی محطة تصفية المياه المجاري الآتنة، يعني ئاوی وێزگەی پاکردنەوەی ئاوی پیس. ئەمە بە کوردەکەیەتی ئەمە لە کوردستانە نییە، شوێنەکان نییە. ئەیاوەکەی سلێمانی لەوێ دابین ناکرێت دوکانەوە ئاوی دوکان ئاوی پیسی دوکان تێڕژێ، ئاوی دو پیسی چوار قڕنەی تێژێ، ئاوی ڕانی تێڕژێ، ئاوی حاجەی تێڕژێ، ئاوی سەردەشی تێڕژێ، ئاوی شارچکانی ئێرانشی تێڕژێ، هەر خۆی بە سایکلینگ خۆی هەندێک خۆی پاکاتەوە ئەجینا هەر هەمووی ئەو ئاوانەی کە ئەرژێتە ئەوێ محتاتی تەصفیەکان کە زۆر هیلاکە بەردەسی و ئەوانن پاکێکنەوە ئەنێرن بۆ ئێمە. ئەگەر ئەوە نەبێ پێویست بەو هەموو تەصفیە ناکە بکرێ، پڕپڕە لە مەوادی کبریت و پڕپڕە لە مەوادی ئەسید و هەرچی قورقشم و جی و هەرچی مەواد هەیە لە ناو ئەو ڕووبارە هەیە و ئێمەش لێەوە ئاوەرەگری دروست نەکرا و سوودەکەی چیەگەر هەبووە ئەمە باران بەجیە ئاوی تر بەجیە بۆ نمونە. ئەمە کاتی خۆی کاک حەچیم ئێمە دەست من کە لە شارەوانەکان بووم و کاتەمە سوودی بەشی دیزاین بووم لە شارەوانەکان دوو پرۆژەمان وەکو ئێگزامپلەری کرد بۆ چارەسەرکردنی ئاوی پیسی دوکان، ئەو ئاوەی کە لە دوکانەوە بڵێن ئاوەڕۆی دوکانمان کۆ کردەوە محتەیەکی بۆدا دروستکەین ئەو محتەیە ڕێگە نەدا ئاوی پیسی دوکان بڕژێتە ناو ڕووباری زەی بچووکەوە و طبعا ئەمە ئەبێ بۆ چوارخونۆش بکرێ، ئەبێ بۆ قەڵازێش بکرێ، ئەبێ بۆ سلێمانیش بکرێ، ئەبێ بۆ هەر شارێک کە بە تایبەتی هەموو شارەکانی کوردستان بکرێ، حتا ئەم پرۆژانەی کەوا ئێساکێ وە بەرهێنان ڕێگەیان پێدا پێویستە هەموو پرۆژێکی یەکەی نیشتەجێ پێم وایە لە عەقدەکەرشانەتایەتی ئەبێ هەر خۆی لەناو پرۆژەکە پرۆژەیەک هەبێ بۆ جارێکە ریسایکلینگ معالەجەکردنی ئەو ئاوەڕۆیە بەکارهێنایی ئاوەکە دوای ئەو بۆ ئاودانی ناو پرۆژەکە بۆ ئەوی ئاوی خواردنەوە نەکردن بۆ ئاودێری بەکارنێن. پێم وایە ئێستا لە گاردنستی خەریکی پرۆژێکی ئاوان بە تەسەووری خۆم خەریکی بابەتی شتێکی ئاوانەوە من دەستخۆشی یەکەم بۆ کچی کارێکی زۆر باشە. ئەگەر هەموو پرۆژەکان پێم وایە لە گوندی ئەڵمانی هەیە زۆر لە پێم وایە لە شاری جوان ئەو پرۆژێکی خنجیلانەی بچووکیان هەیە بە هەمان شێوە ئەم جۆرە پرۆژانە نابێ بێڵی ئاوی پیسی شارەکان داخلی ڕووبارەکان بێ. لە کوردستانە یەک شوێن نیەتی، یەک شارێتی، نە هەولێرەیەتی، نە سلێمانی هەیەتی، نە دۆگەیت، لە هەموو وڵاتانی دنیا هەیە. یعنی شتیوانی ئێستا بۆ نمونە ئاوەڕۆی بە هیچ جۆرێک شارەکان بچێتەوە ناو بە هیچ جۆرێک ڕووبارە دەریا نەخێرەوە هەر کفرە لایەوان شتیوانیە. من چوومەتە سوید، چوومەتە ئەڵمانیا، چوومەتە ئیتالیا، هەموو زۆربەی شار حتا بە تایبەتی خۆم وەکو وەفدێکی پەرلەمانی بۆ پرۆژێکی ئاوا ڕۆشتومەتە شاری لە سوید، یەکێ لە شارەکانی سوید ڕۆشتم هەر بۆ بینی نێو پرۆژێ ڕۆشتم. ئۆرەبڕۆی چون بۆ شاری ئۆرەبڕۆی، لە شاری ئۆرەبڕۆی حتا سەرۆکی پەرلەمانەکە لەوێ پێشوازی لە من کرد، سێ چوار ڕەخنەشم لەو گرت، لێی پرسیم وتی بۆچی لە وڵاتەکەی ئێوە تاسە هەیە لەسەر جادەی سەریع؟ وتم وەڵڵا حەق دەکا کە وڵاتی ئێمە وڵاتی بێئاسایە، بەس ئەی باشە خۆ ئێوە پێتان ئەڵێن دایکی قانون بۆ لە بەردەمی پەرلەمانەکەی توا لەوێ تاسەیەکت داناوە و جادەکەش و تێکداوە بە کابراکە سەری سوڕماوتی ئەمە مەناقەشەیە وتە بۆرە ئەوە بەمە دەرەوە سەیری ڕاست لا ئێمە قانون نییە لە جادەی زۆر سەریعا تاسەمان دروست کردووە. ئەوە لەبەرەوەی هەرکەس بخۆی حکوومەتێکە، هەرکەس دوکانێک دانێ لەبەر مەسلحەتی دوکانەکەی خۆی تاسەیەکیش دروستەکە. ئەوە ئێمە قانون نییە و بەرەڵاییە، بەس ئێوە بۆ وتی چۆن وشتیوا هەیە وت بەرە بابمە دەرەوە بردمە دەرەوە خۆ ناکرێت لە بەردەمیانە بۆسی و بە جێلمان بزانن. وتم فەرمووەوە کاکە ئەوە پەرلەمانەکەی تۆشە یەک عریزە داناوە وات کردووە سیارە هەر ئەڕوا بە یەک ئاراستە جادەکە تێکداوە پێڵن شتێک هەیە لە هەندێکا پێڵن ڕەتینگ. وتم ڕەتینگ دروست بووە، وتی ڕەتینگ یعنی وتم ئەو گۆلەی کە دروست بووە پێڵن ڕەتینگ بەهۆی ریپیتیشنە و ئەوە. بەس وەکو ئاوەڕۆ سیستەمی پێشکەوتووی ئاوەڕۆ بۆ شارەکان بەڵێ ئەوەندە بودجەیەکی زۆری پێویستە چی بۆ هەولێر بێ، بۆ سلێمانی بێ، نازانم بۆ هەڵەبجە بێ، بۆ دهۆک بێ، بۆ شارە، یعنی ئەوەندە کارێکی قورسە کە لە ڕووی دیزاینەوە قورسە یاخود بودجەی بۆ دانان کارەکەی چێکە نەخێر بیری لێ ناکەنەوە هیچنا بەڕێی من چەند ئاوی خواردنەوە زەروریە ئەوی شتێکی لەوە ناگەڕێتەوە. تۆ چونکی ئەو ئاوە پیسە ئەەکەیتەوە بە ئاوێک بۆ ئاودێری ڕێگە نادی ئەم ئاوە پیسە بڕژێتە ناو ڕووبارەکانەوە و خەڵک تووشی نەخۆشی ببێ. کورفەکەشی زۆر نییە، بەڵام لە دوکان بۆ نمونە بۆچی ئێمە ڕێگیریمان لێکرا، بۆچی نەکراوە پرۆژێ؟ یەکەم بەر قەیرانی داراییکە و دووهەم ئەو هەرچیمان کرد لەم بەریش و لەو بەریشەوە مەسارێکمان دەست نەکەوت لە محەڵەی تەسفیەکەوە
لە محەڵەتێ لەو شوێنێکە ئاوەڕۆکەی دوکان ئەرجێ ڕئیسیەکە داخلی ڕووبارەکە بێ ئێمە ئەوە بۆریمان ڕابکێشتە بەم بەر و بۆ بەرەوە لەبەرەوەی هەمویان زیادە ڕۆی کرابوو لەسەری هەر هەمووی مەسئولین و سەرمایەدار هەر هەمووی یەک دانە هینێکیان پلاتفۆرمێکیان دروست کردو و ڕێک هاتوونتە سەر ڕووبارەکە بۆ ڕابواردن و بە هیچ جۆرێ لە هەموو وڵاتانی دنیا شتێکی پێڵەن محەڕەمەی ڕووبار محەڕەمەی ڕێگا محەڕەمەی ڕووبار محەڕەمەی هایتێنشن ئەمانە نابێت تجاوزی لەسەر بکرێ ئێستا بڕۆ من ئەوەمە دوکان بزانە چەند کەس لەسەر حتا قاچی ئاوا خاتە ناو ئاوەکەی دوکانەوە ئەمە یعنی نەبوونی یاسای نابێ بە هیچ جۆرێ محەڕەماتی هەیە تۆ ئەبێ یەکەم ڕووبارەکە دوای ئەوە سەوزایی وەنیە دوای ئەوە جادێکی بۆ هاچووی سیارە دوای ئەوە بینای سەکەنی بەڵام زۆر بەداخەوە لێرە من ئەو زاهرێن هەر هەمووی براوە و تەوزیعیش کراوە و سفەتی ڕسمیشی وەرگرتووە و فرۆشراویشە بۆ منتەقەکانی کێش هەر دوکان ناڵێم عنی سە بڕۆ بۆ لە هەر شوێنێ زەیەکەیە ڕووبارێکەیە لە هەر شوێنێکەیە کەسێکی دەسەڵاتدار خۆ ناڵم هەر مەسئولین بۆ بەڕاستی خەڵکی سەرمایەدارەکانیش توانیوانە خەڵکی هەتا جوتیارەکان ژەندێکیان تەجاوزیان کردو ئەرزەکانی خۆیان فرۆشت باشە بەزوەکو ئامادەکاری پێشوەرزی بڵین زستان دەبێت چی بکرێ بۆ پاکردنەوەی ڕێڕەوی ئاوە نازانم سەری منهۆڵ و ئەوانەیە لە کوردستانە ئەوە دەکرێت پێویست شتێک هەیە لە هەموو دنیا بەتایبەتی بەنسەر ڕێگاوبانەکانەوە پێڵن ڕۆد مینتێنس یعنی سیانەی ڕێگاوبانەکان هەر فرقەی تایبەتی هەیە لە ئێرانە مەسەن پێش وەرزی بارانبارین ئەو فرقانە ئەگەڕێن ئەو قەنتەرانی کە لە ژێر ئەو قەنتەرانی کە بەژێر قیرەکە ئەبێ هەموو ساڵە پاکرێتەوە هەموو ساڵ مەجاریتیانێت چونکە ئەو قڕوبەردەی ئەیێنێ ساڵێک و دوانوسیان پڕێکاتەوە تۆ ئەبێ هەموو ساڵێ بێ ژێر ئەم قەنتەرێ ناویچێت ئەپستریم و داونستریم یعنی سەر و قەنتەرەکە و خوار قەنتەرەکەش حتا خوار قەنتەرەکە خەتەرتر لەسەر و چکت داخوران و شت دروستە بێ لە ژێرە و لەوانەیە قەنتەرەکەش بڕوخێنێ لەوە قەنتەرەکە ئاوەکە سەر ئاو پێ مەسەن یەک نمونەی بەسیط بۆ جەناب بێنمەوە من ئەو جادە تازەی هەڵەبجە دروست کرا لای لۆفەکەی سیروانە من تەلەفۆنم بۆ مدیری ڕێگاوبان کرد ئەو کاتە لە پەرلەمانیش نەبووم هەر مهندسی ئاسایی بوو وتم ئەم شوێنەی کە ئێوە دروستان کردو پێش لە لۆفەکە بینی لامەرگەزی لۆفەکە ئێرە ئاستەکەی زۆر نزمە ئیمبانکمنتی نییە یعنی تعلیەی نییە بەرزکردنەوەی نییە ئێرە نزمە تکاتان لێ یەکەم ئێرە بەرز بکەنەوە ساڵی 2009 بوو برادێکی ئێمە لافایەک دروست بوو جادەکەی نقم کرد بە سیارەکەی چوو بەناو خنکە خۆی و یەک دوو کەسیکە لەنەوە ئەوە خنکان هۆکارەکەشی ئەو بوو کە جادەکە نزم بوو ئاو سەر جادەکە کەوت بوو جادە تازەکەش بوو هەردوو سایدەکەی ئەی بۆ ناوشارەکان دەبێت بۆ ناوشارەکانیش ئەوەی من تا ئێستا بینم ئەمان زۆر ئەو مقاولانەی کەوا شارەکان پاکەنەوە من هەستەکەم پاکوتەمیزێک لە شارەیە پێوە بێ بۆ خۆی بڵێ بەڵام من هەرگیز نەمدیوە هەرگیز نەمدیوە شتێک هەیە لە قەراغی جادەکانە پێڵێن وۆتەر ستۆرم ئینلێت خەڵک پێڵە مانهۆڵ ئەو مانهۆڵ نییە مانهۆڵ ئەوەی ناوەڕاستی جادەکەیە ئەو وۆتەر ستۆبەر ئینلێتەنە شەبەکەیەک ئەوەی خەڵکەکان هەندێک خەڵکی نەفس ئەوەی خەڵکی نەفس تەزنین شۆستەکان خەڵکی نەفس نزم هەیە چێ سەری ئەوانە لێ ئەکاتەوە ئەی دزێت و ئەی با ئەوانە زۆر براوە مادەیەکی پێم وایە مادەیەکی ئاسنە کە بۆ فرۆشت نەیبن پێویستە ساڵانە سەری ئەو وۆتەر ستۆرم ئینلێتانە کە پێڵێن دەریچەی ئاو بە کوردی کە خەڵک پێڵێ مانهۆڵ سەری ئەوانە هەڵ بدرێتەوە پاک بکرێتەوە و حتا من پێشنیاریشم کرد کە لە بۆی بۆن دەرنەکاتە دەرەوە بۆن شتێکی پێڵێن وان وەی ڤاڵف ئاوەکە ڕێگە ئەدا بڕاتە ناوە بەڵام ڕێگە نادا بۆن بێتە دەرەوە ئەوەشی بۆ بکرێت تاوانوان واز دەبێنەوە هەر بۆ سەد ساڵێکە لە کوردستانە ناکرێت بەڵام ئەوە بیرکردنەوەیە خۆ تۆ ئەگەر شەبەکەی تازە دروستکە توانێ ئەوەشی بۆ بکەیت یانی شتێکی قرس نییە بەڵام بە تەسەوری من ئەوە لە کوردستانە ئەو وۆتەر ستۆرم ئینلێتانە ئەبێ ساڵانە ئەم کۆمپانیانە لە عەقدەکانیشیانە تایەتی کە ئەبێ شارەوانی نیە خۆی نەخێر ئەرکی شارەوانیە بەڵام شارەوانی یاوەتی بەچێ بۆ کۆنتراکتەرانە بۆ مقاولانە ئەو مقاولانەش لە عەقدەکەیان تایەتی چۆن ئەڵێ خۆڵ و خاشاک کۆبکەنەوە بیکەنە تراکتۆرێکەوە بکەنە سیارێکەوە بیبەن لە کوێ فڕێبن بە هەمان شێوە تیاشی ئەدی عەقدەکانە ئەڵێ سەری ئەو دەریچانە دەریچەی ئەوانە ئەبێ بەرزیان کەرەوە سەرەکەی پاکیان کەرەوە حتا ناو ئەو پایپانەشی کە تیاتی ناو پایپەکانیش پاک بکەنەوە بەڵام بە هیچ جۆرە من تا ئەم لەحزەیە لە سلێمانیا من زۆر سەرنجەدەم سەرنج یەک تانە کلینێک سەدەم لە سەرجاریس خەفەتی پێی خۆم بە هیچ جۆرە نەمدیوە تا ئێستا لە سلێمانیا خۆ لە شارەکانی کەشە ئەو دەریچانە بەرز بکرێتەوە پاک بێتەوە ئەمەش هۆکارەکەی کەم تەرخەمی شارەوانیە کە لە عەقدەکەشە تایەتی بەرامبەر بە کۆنتراکتەرەکە بەڵام جێبەجێ سپاس ناوبڕێکمانە دوێ قسە لەسەرەوەکەی ڕێڕەوی ئاویەکان دەبێت چۆن پاک بکەنەوە بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕێنەوە وڵات
تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی برنجی ڕووبهەنارە. خواردنێکی زۆر بەچێژ و بەتامە. چەندی لێ بخۆی لێی تێر ناخۆی. برنجی ڕووبهەنار زۆر خۆشە. خۆشترە بێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێ. برنجی مەحموود. کام شیر باشترینە بۆ کۆرپەکەم؟ شیری دایک باشترین و پارێزراوترین سەرچاوی خۆراکیە بۆ کۆرپەکەت. بەڵام لە هەندێک باردا دایکان ناتوانن شیری خۆیان بدەن بە منداڵەکانیان. بۆیە من پێشنیاری شیری کۆنفیلاک دەکەم وەکو تاکە جێگرەوەی شیری دایکان کە لەلایەن فۆنتێراوە بەرهەم دەهێنرێ کە شارەزایی زیاتر لە 50 ساڵیان هەیە لەو بوارەدا. ئایا کۆنفیلاک گونجاوە بۆ گەشەی کۆرپەکەم؟ بە دڵنیاییەوە کۆنفیلاک سەرجەم سەرچاوە گرنگەکانی خۆراکی تایە بۆ گەشەی سروشتی منداڵ و بەهێزبوونی ماسوولکە و چاو و ئێسک و گەشەکردنێکی ئاسایی مێشک. ئەتوانی نمونەیەکی تاقی بکەینەوە؟ بێگومان ئێوە دەتوانن نمونەی شیری کۆنفیلاک تاقی بکەنەوە و ئەنجامە سەرسوڕهێنەرەکانی ببینن. شیری کۆنفیلاک تاکە شیری جێگرەوە دوای شیری دایکان دەوڵەمەندە بە ئۆمیگا 3 ئاسن، پۆلین و ڤیتامین و کانزاکان و سەرجەم سەرچاوە خۆراکی گرنگەکانی گەشەی کۆرپەدا. کۆنفیلاک یەکەم شیر دوای شیری دایک. کارگەی ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە. کارگەی ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگەیە لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن. بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی 7 بڕوانەمی جیهانی و نێودەوڵەتی. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر، تەندروستی باشتر. کارگەی ئاوی سلێمانی. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز. کاک عومەر گورم وڵای بەڕێز سپارت بە مەسەلەی پاکردنەوەی ئەو ڕێڕەوانەی کە یاخود بەست و شیوانەی کە هەیە ئەویش گرینگە بڵێن پێش باران وەرزی باران پاک بکرێت چکەوەی لە هەولێر هەیە بۆنم لەو ناوچانە هاوڵاتیان باز دەکەن کە وەکو پێویست حکوومەت پاکی نەکردوێتەوە ئێستا دوای ڕووداوە هەندێک ناوچە بڵێن دەستی پێکراوە. هەر لە تەلەڤیزیۆنش من بینیم هاوڵاتیەک دەستی ڕاکێشا زەل و قامیش و ئەوانە لە شوێنێکا کۆبووبووە و وتی ئەمە هۆکاریەوەیە کە ئەم زەل و قامیشە پاک نەکراوەتەوە ئاوەکە مقدارێکی ئاو کەمی گرتووە یەکتر ئاوگە هاتوتە ئەم بەرەوەبەری شیوەکە ڕاستە ئەو پێڵێن تەطهیر بە عەرەبی بە کوردی خۆمان پێڵێن جۆماڵ. جۆماڵ بە جۆگایەکی بچووکە بەڵام بۆ شیویش بە حەفارەی گەورە لە هەردوو بەرەوە حەفارەکەی ئیشەکە. مەجای فراوانکردنیان هەیە ئەو ڕێڕەوە ئاویانە حکوومەت خۆی کەم تەرخەم بووە بۆ نمرە کە فراوانیکەی پێویستی بە فراوانکردنیە چونکە سروشت و بڵێم سروشتی منتیقەکە وای هێناوە کە ئەوە دەرەقەتی ئەو ئاو فەیزانە دێت. چکە بۆ نمونەی سێمە کاتێکە دیزاینی پردیەکەین وانە خۆ لێرە لە وڵاتی ئێمە زانێری زۆر کەمە مەسە بڵێ ئەم شیوە دیسشارجەکەی ینی وروژمی ئاوەکە یا تەوژمی ئاوەکەی چەند بووە ئێمە چین چیەکەین سەیری ئاستی ئاوەکەین 10 ساڵ 20 ساڵ لەمەوە پێش لە شیوەکە ئەو وەرەگرین زەربی دووەکەین زەربی مەسەن 1.5 بە پێی ئەوە ئێمە دیزاینی ئەو پردە دروست ئەو پردەکەین یعنی تۆ بێ پردێکە دروست کرد بۆ نمونە خەڵکی وایە لە کاکە ئەم پردە تۆ دروست کردووە ئەمە لە حیاتی بە 100 ساڵی کەش فەیزانێکی وانە ئەمە بۆی ئەو 100 ساڵ بۆ یەکجار دروستەکەی تۆ ئەبێ ئەو یەکجارە ئەو هەلە نەی بدە سروشتەوە زەفەر بەو پردەی تۆ بێنێت لەو یەکجارا بێ ڕوخێنێ کەواتە تۆ ئەگەر بۆ یەکجاریش بێ ئەبێ بە شێوەیە ئەو چەناڵە دروستکەی کە ئیستیعابی ئەو ئاوە بکە ئەمەش بە چیگە بە پاکردنەوەی ئەو ئاوە وەکو جەنابەت باست کرد پاکردنەوەی ژێر پردەکان پاکردنەوەی شیوەکان پێڵەن تەطهیر و نەکردنیان بە خانووی نیشتەجێ و نەکردنیان بە پرۆژە و نەبەنزینخانە و بەچی ئەم ڕێڕەوانە ئەبێ بمێنن ئەبێ ئەگەر بەلای کەمەوە هیچ نەبێ ئەم بەرەوبەرەکانی بکرێ بە شتێکی سروشتی بە دار و درەخت بەڵام ڕێڕەوەکان ئەبێ بمێنێت چونکی ئەو ڕێڕەوانە تۆ لە دەرەوە بارانە بارێ ئەوانن ئیستیقبالی ئەو ئاواکەن تۆ کاتی ئەوە نایاڵی بەترکەوتنە ماڵەکان ئەم نقطەیەکی زۆر گرنگی تر هەیە بۆ ئەو فێزانی هەولێر ئێستا یادم کەوتەوە من سەیری بادلۆی ماڵەکانی هەولێرم کرد زۆربەی زۆریان لەگەڵ شۆستەکایە یعنی بادلۆی ماڵەکان نزمە پێڵێن فلۆر لێڤڵ یعنی بڵێن فلۆر لێڤڵی ماڵەکەن سەر کاشیەکە نزمە پێویستە شاروانی ڕێگە نەدا بە هیچ جۆرێ لە 50 سانتیمەتر کەمتر ماڵ دروست کرێ
ئاستی لەسەر شۆسەکەەوە بەرزتر بێت ئەبێت دائما 50 سانتیمتر لە 30 بۆ 50 سانتیمتر ئاستی ناو ماڵەکە بەرزتر بێت لە شۆستەکە بڕۆ سەیری ئەو ماڵانە بکە ئەیبینی ئێستاکی حالێنەوەتە لە بەردەمتایە سەیری هەر هەمووی بکە هەر هەمووی فلاتە یەکسەر چۆن گەراجەکە داخڵی بێ سیارەکە ناو ماڵەکەش هەمان ئاستە ئەو پەرەکەی 20 سانتیمتر 10 سانتیمتر بەرزترە ئەمە کارەی شێوازی بیناشتە سیری هەیە لەسەر خۆپاراستن لە تاان تۆ بۆ نمونە ئێستا ئەگەر هەر هەمووی مەسەن 50 سانتیمتر بەرز بووە ئەو کاتە تۆ چناڵەکە بۆ دروست دەبوو چناڵەکە بەرزەکەی 50 سانتیمتر ئیستیعابی ئەوەکەی کرد بەڵام تۆ ئەگەر نەدبێ ئەو کاتە تۆ لەوانەیە خۆ لە خەوی شاوی بخنجێنی تۆ بۆ نمونە لە ژوورێکا خەوتی بەرزی قەرەوەڵەکەت 50 سانتیمتر ئەگەر بەرزی بیناکەش و 50 سانتیمتر بێ وانە ئەو کاتە ئەگەر ئاستی ئەو نەگاتە 1 متر تۆ لە خەوی شاوی ناخنچ بەڵام تۆ ئەگەر ئاستی ناوماڵەکەت لەگەڵ جادەقیرەکە بێ ئەو کاتە تۆ بە 50 سانتیمتر ئاویش خنچی کەواتە شارەوانی پێویستە ڕێگەنەدا بە هیچ جۆرێ پێم وایە لە تعلیماتی شارەوانی شاتایەتی ئەبێت هەموو ناوماڵێک بەلای کەمەوە لە 30 بۆ 50 سانتیمتر بەرزتر بێ لە شۆستەکەش خۆی تقریبا 15 سانتیمتر بەرزە یا 20 سانتیمتر بەرزە کەواتە 20 و 30 بۆ 50 سانتیمتر بۆ 50 بۆ 6 سانتیمترێک تۆ بەرزتری کەواتە تۆ لە سەیفای تا حدێک بەڵام ئەگەر بارانێکی مەگەر زۆر ببارێ ئەو کاتە تۆ توش بی ئەمە یەکێ لە هۆکارە سەرکیەکانە ئەو فێڵانە ئێستاریش نەپێکاتووە لە هەولێر لە 30 ئۆکتۆبەریش بڵێن 30 هەرم ساڵ لافایەوە کات باسەوە دەکرێت کە 4 شارینشتە جێبوون بڵێن زیاد ڕۆیان کردو سەر ئەو ڕێرەوە ئاویەکان بەستەنە خاوەن یەک شار دەستگیر کراوە ئەویش دەستی دوو کڕوێتەوە ئێستا ئازاد کراوە بۆ ئەوەی ئێستاش کە پێک دێت پێ دوایە ئەگەر شوێنی شارێکی نیشتە جێبوومێتەوە کارەوە دەبێت سزایەکی باش سزای چیانە دەنی ینی سزای ڕۆحی ئەو شوانە فەقیرەکەی داتەوە حەزەکەی هزار خاوەنێکی نیشتە جێ بگرە و سزای بدە 1000 میلیۆن دلار بدە بە بۆ شوانە بە باوکی ئەو شوانە فەقیرە تازە جگەری جەرگی سودا ئەو مناڵە بچووکە ناوی بنار ناویی بوو دانەر کاکە دانەر ئەو دانەر جوانە بچووکە تازە دایک و باوکی ئەو پیاوە هەموو دنیایان بدرێ قیمەتی نێ کەواتە تۆ ئەبێ پێ ئەڵێ ئێمە ئەڵێ لە دوای باران فەرەنجیم بۆ چییە بەس نابێ و کوڕێکاری پێشتەوە بەڵێ بۆ لەمە دوا باشە نەبێتەوە تەواوە من پێم بە جەنابت پێویستە لەمەولا هەر یەکێکی نیشتە جێبن دروستەکرێت چۆن دیراسەی مەجارێکە و جادەکانی بۆکرێ چۆن دیرازەی کارەوەی بگرێت بە هەماشەوە دیرازەی پاراستنی ئەو یەکە نیشتەجانان لە فەیەزان لە ئاوی لافاو بکرێت و چارەسەری بکرێت لە دەروی پرۆژەکە و ئەوە بێتە محەڕەمات بە هیچ جۆرێک کەس نەتوانێت تەجاوزی لەسەر بکە بەڵام زۆر تاسە ئەزانی چۆنە بۆچی سزا نادرێن خۆی ئەمە دیارە هەرچی پرۆژه هەیە لە کوردستانە وەڕا كل مەشروع مەسئول کەسێکی بەرپرس و باڵا لە پشتوێتی من ئەم قسەی وەڕا كل مەشروع مەسئول لە بەردەمی جەنابی کاک عومەر فەتاح کردم ساڵی 2005 حتا بە منی وتی بەخوا ئەم سەرسەری خۆت نابێت وتم کاک عومەر وایە ئێستا ئێمە 64 پرۆژەمان لە سلێمانیا داوا من زۆری ئەبینم ئەدرێ بە پرسەکان ئەیفرۆشنەوە بە پرۆژەی نەخێر نیشتەجێبوون نەبوو کاتە هەر پرۆژەی ئوتێل و پرۆژەی ئەنی پرۆژەی هیچ بە هیچ جۆرێک پرۆژەی سەکەنیمان نەبوو کاتە یەک پرۆژەی شنیارە بوو هیوەستا عومەر بوو ئیتر ئێمە پرۆژەی سەکەنیمان نەگرەوە 64 بەڵام زۆربەی ئەو پرۆژانە مەسئولەکان سوورەت قەیدەکان وەرەگرت فرۆشتەوە بە سەرمایهدار ئێمەنیش پێم وتم کاک عومەر سەرمایهدار کاتێک تو ئەمە زەوی پێ ئەدەی بۆ نمە زەویەکە بە میلیۆن دینارە تۆ پێ دێ بە 250,000 دینار بۆی 10 میلیۆن دیناری تیا سەرف بکە تۆ ئەگەر زەویەکەی بە میلیۆن دینارە بیفرۆشێ بە 4 میلیۆن دینار کاکە کابرا مەسەرفی تیا ناکە وەکاری سەرەکی ئەوە بوو کە ئێمە نەمانتوانی وەک پێویست و سەردەما پرۆژەی خزمەتگوزاری پێشکەین چۆ زۆربەی بەرپرسەکان ئەوان بوون لە پشتی ئەو زەویانەی کە وەرەگیرا بۆ ئیسیسمار من خۆم لە ڕێی سەرچنار 4 پرۆژ 5 قۆتە عەرز هەیە ئەزانم پێکەش درراوە هەر بەرپرسی و بەرپرسی گەورەش و خۆشی لەوانەیە خۆشی بە مەلایکە زانێ 64 پرۆژە درراوە من ئاگادارم هەر ناڵم هەر 64 بەڵام زۆربەی زۆری بەرپرسەکانی لێ لە 185 خەڵکی بەرپرس لە پشتی ئەو پرۆژانەوە بۆیان لەبەر ناتوان سزایان بن ئەگەر هەڵەش بکەن سزایان بۆنە بۆ لەبەرەوەی بەرپرسەکە لە پشتیوێتی ئەوانە کۆمپانیایان حیزبیە یان بەرپرسێکی دەسەڵاتداری حیزبە یان سەرمایهدارێکی دەستڕۆیشتووە کامان حکوومەتی جستە لە وڵاتان ڕووداوی شاڕوو دەدات لەبردن دەکرێت دەست لە کارکێشانەوە ئەمە هەم قسەیەوە حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتی خەڵک نییە حکوومەتی خاوەن کۆمپانیا زەبەلاحەکانە زیاتر ئیشی کردووە بۆ بەرژەوەندی و پاراستی بەرژەوەندی کۆمپانیەکانی نەوت و کۆمپانیا زەبەلاحەکانی هەرێمی کوردستان ئەمە قسەیەکە کە ئەبێ بوترێ بە خەڵک ئەگەر لە خەمی خەڵکا بۆ ئەم شتانە ڕووی نەدا ئەگەر لە خەمی خەڵکا بۆ ئێستاکە کرێکی نەما لە هەرێمی کوردستان ئەگەر لە خەمی خەڵکا بۆ فەیەزان بەم شێوەیە ڕوو نادا هەرچەند من جارێکە تەکید دەکەمەوە فەیەزانەکە
چەند على عاملی حکوومەتی لەسەر و خەڵکی لەسەر و هۆکارەکەی ئەو بووە بە هەمان شێوە چڕی بارانبارینەکەش کاریگەری خۆی هەبووە جۆری زەویەکان کە دیتوانێت ئیمساسی بارانەکە وەک پێویست ئەوەش هەبووە یعنی هەردوو کاری هەردوو عوامیلەکان کۆ بۆتەوە اینجا بۆتەوە کاری فێزان بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان تاکید دەکەمەوە جارێکە حکوومەتی بەرژەوەندی خەڵک نییە حکوومەتی بەرژەوەندی کۆمپانیاکانی نەوت و کۆمپانیا زەبەلاحەکانی هەرێمی کوردستانە ینی هەمیشە بۆ ئەوە ئەگەڕێ لە چ شوێنە بۆ خزمەتی ئەم کۆمپانیانە بکە بۆ ئەوە ناگەڕێ بۆ خزمەتی خەڵکی هەژاری کوردستان بکە بۆ ئەوە ناگەڕێ خزمەتی مامۆستای کوردستان بکە بۆ ئەوە ناگەڕێ خزمەتی بۆ نمونە مۆزەفینی کوردستان بکە بۆ ئەوە ئەگەڕێ لە چۆوە بەرژەوەندیە کوای لێ هاتوو هەمووی بۆ بەکەتی تایبەت کارەبا خەریکە بێ بەکەتی تایبەت ئەوە ئێستا خەریکن بەتەمان کامێرەیەک دانێن پوینت تو پوینت ئەوەی من ئاگادار بم یعنی هەموو خاوەن سیارەکانی کوردستان ئەبێتە کرێچی وەکو سیارەی بەکرێ گرتوێ لەو خاوەن کۆمپانیایە زیاتر لە 40 سیارەی بۆ حکوومەتی هەرێمی کوردستان کڕیوە بۆ ئەگەر بەرژەوەندێکی زۆر زەبەلاحیتیانە بێشتیوە چۆنە بێت تۆ کەواتە کاکە ینی ڕاستە تۆ سیستەمێکی وە ئەڵمانیا تا ئەم لەحزەیە کامێرەی لێخوڕینی خێرا خۆ ناڵم کامێرە خراپە بەڵام بەم شێوەیەش تۆ سزای خەڵک بدەیت تۆ ئەبێ هێواش خەتۆ بە خەتووە خەڵک فێرکەی ڕۆشنبیری خەڵک زیادکەی اینجا دوای ئەوە تۆ لانی کەمی بۆ کەمکردنەوەی زیانەکانی بۆ وا بێ خەڵک وا لێ بکەی کە کلەوە تێبگا ئەمە بۆ بەرژەوەندی خۆیەتی اینجا تۆ لانی کەمی بژێوی خەڵک دابین بکەی ئەو کاتە تۆ بێ ئەم جۆرە غەرامەتانە بەسەر خەڵکا فەرز بکەی ئەمە کە زۆر خەتەرناکە وای لێ دێ بە تەسەووری من بە تەسەووری خۆم وای لێ دێ خەڵک بەرامبەر بەو جۆرە غەرامەیە خەڵک بێتە جادە و مزارە بکە ئەمە زۆر خەتەرە حکوومەت دیراسی نەکردووە کوێرانە هەموو کەرتەکانە دا بەکەتی تایبەت بەس ئێستا هیچ کەرتێک ماوە حکوومەت خۆی جگە لە موچە دابەشکردنەکە شتێکی تر نەوەڵا حکوومەتی سەوەکو لیژنەی مشتریاتی لێ هاتووە مەبلەکە پارە لە بەغاوە دێت لێرە تەوزیع ئەکات و ئەمە هەموو ئیشی حکوومەتە زۆر بەداخەوە لە مەگینا دایرەی مرور خۆی ناتوانێت مەجموعەی کامێرە دابنێت و مراقەبەتی بکات ئەوە چەند ساڵە بەسەر کەوتووی کردێتی بە هەروەش وڵای خۆیان کۆمپانیای نەوتیە بەڵێ مەسەلەی بەنزینە مەسەلەی غازە مەسەلەی خاڵی سنووریە کارەبایە بۆ هەموو کۆمپانیا بێ کۆکردنەوەی زبڵ خاشەکە ئەو بڵین کۆکردنەوەی کرێ ئەوانێ حکوومەت خۆی وای لێدێ وردە حکوومەت زیاتر ئەپوچێتەوە حکوومەت بچووکە بێتەوە حکوومەت وای لێدێ لە خیلالی کۆمپانیەکانەوە خزمەتی خەڵکی کوردستان بکە و ئەو دەستکەوتانەی کە وەکو غەڵێ لە چاوی ساغەکەەوە ئەیا بە خەڵکی کوردستان لە چاوە کوێرەکەەوە لە خەڵکی کوردستانی وەرەگرێتەوە و بە کوردی و بە کورتی وای لێدێ خەڵکی کوردستان بژی و نەمر بەتایبەتی بچینی وەسەد نامێنێت هەمووی بێ خەڵکی هەژار طبقەیەکی زۆر گەورەش چینێکی زۆر گەورەش بەرە وردە سەرمایەکان وای لێدێ باڵا ئەکات تا ئەم لە حەزێ بزانین تاکەی خەڵکی کوردستان ئەم هەموو نەحەقی و ئەم هەموو ستەمە بە تەسەوری من حەق نییە لە زیاتر خەڵک قبولی کا پێویستە بێنە دەنگ و ئەمە قبول نەکەن و ئەوانیش پێویستە گوێ لە ئێمە بگرن یعنی مەنتیقی تیانی ئێمە هەموو قسەکەین سەرۆکی حکوومەت و جێگرەکەی و وەزیرەکان و کە ئەنەما شەیئەن لەم یەکون وەک لەم گوێیانەوە بێت و لەوە دەرچێ هەر لەوانەیە هەر گوێشمان لێ نەگرن لەوانەیە هەر بڵێ کاکەوە قەیچێکە باوچێ لەسەر و تەلەڤیزیۆنە خۆی خاڵی کاتەوە چییە لە بە ئێمە بابیە لەو پیحی خۆی بکات و بڕوا يعني ئەمە منطقی تیانە حکوومەت بۆ گوێ لە ئێمە ناگرێ ئایا ئێمە بەرژەوەندی ئەم خاکەمان ناوێ ئایا ئەمە دڵسۆزین بەرامبەر بەم خاکە ئایا ئەمە قوربانیمان بۆ ئەم خاکە نەداوە ئایا ئەنفال نەکراین لەسەر ئەمە خاکە ئایا کیمیاباران نەکراین لەسەر ئەم خاکە یعنی ئەگەر ئێمە دژمنی ئەم وڵاتین ئەوە بێن وەکو کابرا دادگای مەکەن ئەگەر ئێمە بەرژەوەندی ئەم وڵاتەمانەوێ پێویستە گوێمان لێ بکرن بەڵام ئەوانە گوێ ناگرن بە هیچ جۆرێک ئەم قسانەی من لەسەر ئەم تەلەڤیزیۆنە بۆ تەوەکەم هیچ کەسێکی دڵسۆزی خەڵکی کوردستان نییە ئەوانەی لە چواردەوری بەرپرسەکان بڵێن کاکە گیان ئەم شەو فڵانە کەسمان گوێ لێ بوو ئەم شتانەی باس کرد وەرە کاکە بە ئەمە دیراسی بکەین وەرە بەباین کەین لێ بپرسیم لە کاکە وەرە بزانین تۆ چیت پێ هەک بەگەی تۆ چیت هەیە با ئەمە سوودی لێ وەرگین ئەگەر تۆ هەڵەی دووەرە با بۆ ڕاستکەینەوە ئەگەر هەڵەشدی دووەرە با سوودی لێ وەرگین سوود وەرناگرن باشە بە سەبارەت بە کەمکردنەوەی لافاو لەو لە وڵاتان ڕێکاری چی دەکرێتە بەر جگە لە ئاوەڕۆکە بە سوشی و گۆم دروستکردنی شەیە بۆ ناوچە و ناوچەی کە بارانی چڕی زۆر لێ ئەزانی چۆنە لافاو شتێکە لە سەر تاسەری دنیا ڕوئەدا و نە کوردستان یەکەم جار نییە بەڵام بە حەقیقەت لافاو لەو شوێنانە لەودا کە ڕووبار هەیە ئاستی ئاوی ڕووبارێکی دەریا تقریبان کەمترەوە لە کاتی بڵێن ناوی چی ئەگەر ومە لە زەیە شتێک ڕوو بدا بەڵام ئەو شوێنانەی کە ڕووباری ئەگەرباران زۆر بارێ ئاسی ڕووبارەکە بەرزێ بێتەوە بە هەردوو لای بە تەنیشتی خۆی ئەفرێداتە کوێس ئەو منتیقانەی کەوا لە تەنیشتێتی بەڵام ئەوەی زۆر بۆ ئێمە ناخۆشە کە ئێمە ڕووباریشمان نییە
شی و دۆڵێکی وشک و ڕق و تەرخ و ئاقامان بە 4 قەترە باران ببارێ بە 80 ملیم باران ئەومان لێ بەسەرهات ئەمە کارەساتەکەیە و من ئێستش دووارەیەکەمەوە ئەمە بۆ سلێمانیش ڕاستە بۆ هەڵەبجەش ڕاستە بۆ گەلاریش ڕاستە بۆ زۆربەی شوێنەکان ڕاستە بکرێ بڵێن یاخود دروستکردنی ئاوەڕۆکە ئەوەی باس کرد هەولێر 300 میلیۆن ئەو 300 میلیۆنەرە ئەوە چارەسەری فەیزان ناکات 300 میلیۆن دینار چییە؟ دۆلار 300 میلیۆن دۆلار باشە 300 میلیۆن دۆلار پرسێک بوو کە باسی دروستکردنی پشتێنەیەکی دەکرد 40 میلیارێکی بوێ ئەوە سەدی تورابی ئەبێ بەڕێی من بەنداوێکی تورابی دروست بکرێ لە پشتی لە شەرقی هەولێرەوە بەڵام لە هەم سەریش و لەو سەریشەوە مەسەن وای لێ بکەن بگاتە شیوێکی من زۆر شارەزای منتەکە نیم وا بێ پشتێنەیەکی ئەمنی بێ بۆ فەیەزان ئەو پشتێنە ئەمنیە بە سەدی تورابی دروستەکرێ سەد تورابیەکە هەڵکردنی چاڵێکە هەڵکرد خۆڵەکەشی خێتە لا تەنیشتی خۆی و سێڤیس ڕۆدێکی بۆ دروستەکەی بەردەوام بۆ سیانە ئەمە لە هەڵەبجە هەبوو کاتی خۆی لەم سلێمانی هەبوو کە پێڵەن سەدەکە ئەوەیە کە ئیسا باسەکەین و ئاساری شینەماوە کاتی خۆی حکوومەتی کۆنەکانی سەردەمی بڵێن پێش باس و سەردەمی باسیش بیریان لەوە کردبووە کە نابێت لە ستاری سلێمانی فەیەزان ڕووبا لە ترسی فەیزانەکەی ساڵی 58 هاتن ئەو سەدایان دروست کرد لە هەڵەبجەش لە چەمی دەڵەمە ڕووعاوابەی لێ ئاواتە خوارەوە هاتن بربەستێکیان بۆ دروست کرد هیلالی بەم شێوەیە کەو ئاوە هاتە خوارەوە تەوزیع کرد بەم دی و هەڵەبجە تەوزیع کرد بۆ دی و هەڵەبجە لەبەرەوە ئەمە چارەسەر بۆ هەموو شتێکەیە بەڵام ئەوە شوێنانی کەوا ئەو فەیزانی لێ ڕوویداوە لەبەرەوەی من نەمدیوە ئێستا بێ بە چاوی مشتری بچم سەیری شوێنەکە بکەم بیبینیم لە خلالی دوسێ سەعاتە پیا و ئەتوانێت پێشنیار بکات و چارەسەری زۆری الحەمدولە لەوێژ مۆنسی زۆری لێ خەڵکی شارەزای زۆری لێ ئەتوان چارەسەر بۆ ئەوانە زۆر ماستەر پلانی شارەکان ینی ڕەچاوی ئەو ئاوەڕۆ نازانم ڕێڕەوی ئاوی باران و ئەوانە ناکرێت بەگشتی لە کوردستانە ئەزانی چۆنە کاکە لێرە ماستەر پلانەکانی هەرێمی کوردستان زیاتر ئەوەی کە دروستەکرێت لە هەرێمی کوردستانە مەجاری بۆ سندوقی لە سلێمانی تقریبن هەیە لە سلێمانی یەکێ لەو شارانەیە کە ئەکرێ بڵێم زۆر سەرکەوتوانە مەجاری تیا دروست کراوە و مەجارەکەش بەڵام ئەو کۆی بۆم باسکردی دەریچەکانی پاک ناکرێتەوە و ئەو تا ئەو دەریچانەش پاک نەکرێتەوە ئەو مەجارێت چیە تەنە ئاوی پیسی ماڵانە گوازێتەوە ئەگەر تۆ ساڵانە ئەو دەریچانە پاک نەکەیتەوە ئیستیقبالی ئەو ئاوە ناکە بۆ چکە ئەو ئاوە کاتی خۆی کە باران باریوە چووەتە سەر ئەرزێکی بۆ نمونە چێڵراو یان ئەرزێکی بورە ئاوەکەی هەڵمژێ و تقریبان وەریگرتووە بەڵام ئێستا ئەرچێتە سەر قیر سەر کۆنکریت حتا یەکێ لە سەبەکانی هەولێرەوەی ئەڵێ مەسەڵ ڕووبەرێکی زۆر کراوە بە قیر و کۆنکریت لەبەر ئەوە هیچ نەیتوانێت ئاوەکە هەڵمژێ یەکێ لە سەبەکانیشی سەبەبی ڕوودانی لافاوەکەش ئەوەیە ئێرەش هەر عینیشتە ئێستا تۆ ئەم شارەت ئاوادان کردەوە ئەبێ بچی ئەبێ بە قیر و کۆنکریتی سەربانەکان قیری سەرجادەکان و سەر چۆسەکان کەواتە بارانەکە چی لێن ئەبێن شوێن بە شوێنەکە گەڕێ بۆ خۆی بیدۆزەوە تێبچێ دەریچەکانە تۆ ئەبێ دەریچەکان پاک بکەیتەوە بچێتە سەر بۆکسەکان لە سلێمانی ئەمە هەیە بەڵام لە هەولێر زۆر بەداخەوەی لەم تا ئەم لەحزەیە ئاوەڕۆی ناوشاری هەولێر سنتەرەکەی باسەکەم ئاوەڕۆی نییە ئەگەر خۆش بچیت ببینی تا ئێستا ماڵەکان ئاوی پیسەکانیان هەر لەبەر دەرگاکەیە لەبەر ماڵەکانیان ئەڕۆ حتا بۆنەکەشی زۆر ناخۆشە بۆنەکەشی خەڵک ئیزعاجەکە ئەوان زۆر شانازی بۆ هەولێرەوەکەن من ناڵم لە هەولێرە ئاوادانی نییە بەڵام پێویست بوو جەنابی پارێزگاری هەولێر دۆڵەمەندەکان هەبێ زیاتر هەر لە ناوچە دەوڵەمەندەکانیش هەر مەجاری تقریبا نییە و لە مناوچە هەژارەکانیش هەر نییە ئەوانە هەر سیتەکان بۆی کراوە سیتەکان مەجاری بۆ کراوە و معالجش کراوە بەڵام ناو سنتەری شاری هەولێر ئەو قەرزەی جایکاش هەر بۆ ئەوەیە کە ئەو چارەسەری ئەو کێشێ بکات دوا پرسیانە سەر پرۆژەکانی نیشتەجێ بوو ئەگەر بەڕێزوتت کەم و کوری زۆریان تێدایە یعنی جگەلەوەی کە لەسەر ڕێڕەوی هەندێک بڵێن شوێن دووسکاون یاخۆ زەوینایبیان پێدرابێ خوندێکیان مۆڵەت نەبوون ئەی وەکو تاپۆکردن تاپۆش دەکرێت سەر ئەو خۆی یەکێ لە کێشە هەرە سەرەکیەکانی ئەو زەویانەی کە بۆ وەبەرهێنان دانراوە و هەرتێکیەکە وەبەرهێنان نیە وەکو پێم وتی هەمووی بانەخێنەوە سەر بەرەوبەراتی گشتی وەبەرهێنان و دەستەی وەبەرهێنان هەندێک شوێنی کە لایانی کە پێویست بوو مۆڵەت بە هیچ کەسێک نەدرێ بۆ دروستکردنی یەکەی نیشتەجێ ئیلا بە یەک مەرج ئەوی مەرجەکەش ئەوەیە چۆن ئیش ئەەکەی بۆ دروستکردنی یەکە نیشتەجێکە و بۆ دروستکردنی جادە و هێنانی کارەبا و ئاوەڕۆ بە هەمان شێوێت تیمێکت هەبێن لەگەڵ هەماهەنگ لەگەڵ ئەما بە تەریبی ئەمە زۆر کە زێڵێ هاوتەریب خۆی هاوتەریب نییە بە تەریبی بە تەریبی چۆن ئیش بۆ دروستکردنی پرۆژەکەی ئاوات ئیش بۆ تاپۆکردنەکە بکەیت پێش ئەوەی کلیلەکە بدەی بە ئەو کەسێک کە خانۆکەی لێکرێ من بوورە هەرمە تاواکە ئەبێ تاپۆکەی بەدەستی تاپۆ ناکرێت لەسەر ئەوانەی کە لە پرۆژەکانی تا ئەم لەحزەیە زۆربەی زۆری وەبەرهێنانی ئەلانی کردو هەوڵێ هەوڵەدەن تاپۆی بکەن بەڵام تا ئەم لەحزەیە کەس تاپۆی نەکرێت بە شەرتێ تاپۆش بکرێ حکوومەت دەستکەوتێکی زۆری دەسەکەوێت پارێکی زۆری دەسەکەوێت چکە لە سەدا سێ کولفەی پرۆژەکە حکوومەت وەرەگرێ بۆ خۆی
بۆ نمونە ئەگەر تۆ یەکێکی نیشتەجێ هەبێ بە 3 ملیۆن دینار بێ 300,000 دینار حکوومەتی هەرێمی کوردستان خاتە گیرفانیەوە بۆ خۆی نان ئالێرشا بەرژەوەندی خۆیان بپارێزن چۆن ناتوان پارەی کارەبا بخۆ بکەنەوە چۆن ناتوان پارەی ئەو خۆ بکەنەوە بە هەمان شێوەی پارەی ئەوەی کە نیشتەجیانش پارەی تۆمارکردنیە کە نیشتەجەکان ئەو بە تاپۆکردنێتی نایان ئەوش کۆ بکەن. سپاس دەکەم زۆر سپاس بۆ ئەندازیار عومەر عینایەت پەرلەمانتاری پێشی کوردستان. سپاس دەکەم. سپاس بۆ ئەوی بینەرانی بڕە، سپاس بۆ هاوکارانم، خواتان لەگەڵ.